وشی ماکسیمیلیان یەک دنیا تۆز لە سەکەتیە ئەگە هەتا دەی شەش لەو مەچانەکەن بەخوای مەوجادەی ئەگری ئەمە نا ڕێگای گوندێکی دوورە دەستە و نا ڕێگایەکی لاوەکیە ئەمە ڕێگایەکی سەرەکیە ڕێگای کەمەربەندی خەلیفانە ڕێگای بەیەکەوە بەستنەوەی پارێزگای هەولێر و تەواوی سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانە و هەرچی جوڵەی بازرگانیشە بۆ کۆماری ئیسلامی ئێران هەر بەم ڕێگایە داکرێت بەڵام ڕێگاکە بە تەواوی بووە بە وێرانە و لەبەر تەپوتۆزی ئەم ڕێگایە چاو نابینێت تاوەکو ئێستا تاوەکو فترەیەک بەر لە ئێستا ئەوەی کە هەبوو شۆفێران بەدەست چاڵی و چۆڵی ئەم ڕێگایە دەیان ناڵاند بەهۆی خراپی ڕێگاکە کەڵکی هاتوچۆی نەبوو بەڵام ئێستا چاڵی و چۆڵی ڕێگاکە با خۆڵ و با چەو پڕکراونەتەوە و تەپوتۆزێکی زۆر لێرە دروست بوو و چاڵی و چۆڵیەکانیش دووبارە دروست بوونەتەوە ئەگەر ڕێگاکە تاوەکو ئێستا تەنها گرفتی بۆ شۆفێران هەبوو بێت ئەوە ئێستا ڕێگاکە گرفتی بۆ ئەو ماڵانەشێک کە لە نزیکی ڕێگاکەن نەگەوەی کە گرفتەکە چارەسەر نەبوو بەڵکو و گرفتەکە گەورەتریش بوو و خەڵکی ئەم ناوچەیە خەڵکی سەر ئەم ڕێگایەڵێن لەبەر ئەم تەپوتۆزە هەرژیانمان نەماوە جا لەگەڵمان بن هاوڵاتیانە ئەدوێن کە ماڵەکانیان لە نزیکی ئەم ڕێگایە بۆی بزانانی گوزەرانیان چۆنە لەگەڵ ئەم ڕێگایە ئەنگۆ ژیان و کۆ لەگە و تەپوتۆزێ ئەو ڕێی تا برێ بێستحەتی مەخوای و تێجێژنە چەندان بریمە خستخانێ بخوای بە غاغیان لۆ دانایمە ئەم بەخۆ حساسێ هەیە زوو دەبین بچمە خستخانێ کوڕبووکم بەخوای ماریان بەجێشتۆ تێ پێش حالفێ ئەو نەخۆشن ئێستاش ئەوە بەخوای زۆر بێستحەتی ویانگوۆیەکی شەش لۆ چاکەین بە سەمەدان ناتا دەی شەش چاوەڕێ بکەین ئەگە هەتا دەی شەش لەو مەچانەکەن بەخوای مەوجادەی ئەگری ژیان و بەو شێوێ ناخۆش بۆ تێکچووە کە بێن ئەوەی ڕێگاکە بگرن ئەرێ وەڵاما لەوەی بێستحەتترچەوە ئەم بەو گەرمای نەتوانین بەڕی دەیدانێ ئەم بەردانەدان هەم تۆز دێتۆ ناوماری هەموو نەخۆشین هەمون حساسیە نەگرستێ دەگە و تۆزە بەردەوامیش هەر بەو شێوێ تەپوتۆزە و ڕێگا ئەرێ وەڵە ئەرێ لا بەم دەمەوێ وڵات چی تڕێ لە تێ ئەپەڕی دیارنیە لەبە تۆزی ئەری دووکەرە لەسە ئەو مارانە ڕێگرە لەوەی کە ئەنگۆ لە ماڵەکانیشتان بێنە دەرەوە بێنە ناو هیچ ئەوشەی چ وڵا دەرکە پەنجەرن هەنە کردینەوە هیچ نەتوان دەرکە پەنجەری خۆ بکەینەوە ئەم دارە ئەو بەخۆ کچکە و گەورەم دوڕ ژۆریدان لە باو تۆزی ئەرێ وڵا سەوزەن کردە سەوزەی بینەوە بەس تۆزی لێ ئەوە قڕی لێ دروست دەبی لە هەندەی بێسحەتتر نابی ئێستاش چاوەڕێی ئەوەکەین لۆن چاپکەن چاوەڕێی دەی شەشەکەی گوزەرانتان کۆ لەگەڵ تەپوتۆزە وەڵاهی وێران بووینێ لە باو تۆزێ هەموو ڕۆژێ ڕشاندن بەردەوام ئەوە ماڵی کاک فەریقیە ئەمەش ئەمە ئەو حەوزێ هەموو شێوە بەتارەکەین هەموو شێ یعنی بێزار بووینە ناوەڵا نەک لۆ کۆرانی پشتەوەش یعنی هەمووی بە تۆزەوە ئەوە چەند دەبی ئاوا و تەپوتۆزە دروست بووە لێرە وەڵاهی مانگەکەبی هەدێوەڵە گوزەران لە تۆزێ لە تەقەتەقی لە سیارە پەنسەربوونێ لە هەمووی ئێستا پێم وایە هەم ڕێگاکە چاک نەبوو هەم تەپوتۆزەکەش هاتە بەردەوامە ئەرێوەڵا دەگا ئەویان تێکرد لە سەر فەقیرانە خێرە خۆیان تێکردیا و ئەو تێکەریە ئەوش ئەو لە پیاوەتی وەڵا خۆچکە هەتیان نەکردوە سیارە دێ بە سەریع تۆز بەری ئاسمان دەگری هە تەماشێکە ئەس ئەگە تەماشێکی چەند بەرین بۆ تۆزە زۆر بێزار بووینە زۆر یعنی هیچ گیان نەمەیە باخوای لۆ جێژنیان مارخاین کردو ئێستا وابی لە توابی شکەوتی وشی ماکسیمیلیان یەک دنیا تۆز لە سەکەتیە